بە سڵاو و ڕێز لە بینەران و بیسەران، ئەو هۆنراوەیە ساڵی 2000 نووسراوە و چەندین ساڵ دوایی بەدەنگ بڵاو بووەوە. لەو جێگایەوە کە دەنگەکە زۆر باش نەبوو، لەگەڵ مەسایلی ئەو ڕۆژانەی ئێستاش زۆر نزیکە و دەخوێنێتەوە، گوتم جارێکی دیکە ئیجرای بکەمەوە بەڵکە دەنگەکەشی باشتر بێت. پێشکەشتان دەکەم، فەرموون. ژن لە سروشت و هەموو شتدا نێر و مێ هەیە. لە ئینساندا ژن و ژیان یەک ڕیشەیە. ژیان لە دەرونی ژندا دەخوڵقێ و دێتە دونیا، بێژن ژیان مانای نییە. لە سروشتدا نێر و مێ شتێکی ئەودی و ئەودیوە. خودا و ئایینی نێرەکان مێینەیان بەکەم دیوە. گەر خودا و ئایین هی نێرەکان نییە، تا ئێستا کەس خودا و پێغەمبەری مێی بینیوە. تابلۆی سروشت ئەسل و پەسەندی منە. ژن دایک و خوشک و کچ و خێزانی منە. من لە تەلیس و توورەکە و خۆڵدا نەبووم، دایک و باب هێنەری ژیانی منە. هەر ساغ بن.